دوای ئەوەی بە زۆر نەتەوەی چیرۆکیان لە خاکی باوباپیرانیان دوور خستۆتەوە نزیکەی 200 ساڵ لەمەوبەر ئەندرۆ جاکسن سەرۆکی ئەمریکا لە ساڵی 1835 پەیمانی نیو ئیکۆتای واژۆ کردووە. مادەی حوتمی ئەو پەیماننامەیە باس لەوە دەکات کە خێڵەکە مافی نوێنەرایەتی لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا هەیە هەر کات کۆنگرێس برگەیەک بۆ ئەوە دابنێن. ئێستا گەری چیرۆکی دەیانەیە کۆنگرێس ئەو بەڵێنە جێبەجێ بکات نوێنەرێک دابنێت تاوەکو نوێنەرایەتیان بکات بە پێی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەرانیش ئەو نوێنەرە دەتوانێت لە لیژنەکاندا بن و پرۆژەیە ساش پێشکەش بکەن بەڵام لە کۆنگرێسدا مافی دەنگدانیان نییە. لە جۆراگرتنی کۆمیتەیەکدا لە مانجی 11 پێدەچوو دیموکراتەکان و کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران کراوە بن بەرامبەر ئەو بیرۆکەیە هەرچەندە ئەنجومەنەکە هیچ بڕیارێکیان نەدا. ئەندامانی ئەو کۆمیتەیە دانیان بەوە داناوە کە بەڵێنێک هەیە بە خەڵکی چیرۆکیانداوە و وڵاتەکەش پێویستی بەوە بووە کە ڕێگا ڕاستەکە هەڵبژێرن. بەڵام وەڵامەکە ئەوەندە ئاسان نییە. ئێستا سێ هۆزی چیرۆکی هەن کە لەلایەن حکوومەتی فیدراڵ و دامپێدانراون نەتەوەی چیرۆکی گەورەترین نەتەوەیە لانی کەم 430,000 هاوڵاتین. دوو هۆزەکەی دیکە بریتین لە هۆزی یەکگرتووی کیتووە چیرۆکە هندیەکانی ئۆکلاهۆما و هۆزی ڕۆژهەڵات چیرۆکیە هندیەکانی کارۆلینای باکوور. لە ئیمێلێکدا بۆ دەنجی ئەمریکا ڕیچارد سنید سەرۆکی سەرەکی هۆزەکە نردوێتی مەحاڵە ڕێز لەو بڕیارە بگیرێت کە لەگەڵ گەلی چێرۆکیدا کراوە بەبێ بەشداریکردن و قسەکردن لەگەڵ هەرسێ هۆزەکە کە ئێستا سەرۆکایەتی گەلی چێرۆکی دەکەن. بەڵام هۆکسین دەڵێت ئەو پەیمانە تەنها هۆزەکەی دەگرێتەوە. نەتەوەی چیرۆکی پەیمانی ساڵی 1835 واژوو کردووە. پەیمانی ساڵی 1866 واژوو کرا دوای ئەوەی هۆزی ڕۆژهەڵات ناسێنران. ئەوەش کە هۆزێکی دیکەی چیرۆکی بوون لە ساڵی 1950دا دوای زیاتر لە سەدەیەک دوای پەیمانەکەی نیو ئیکۆتا بە یاسایەکی کۆنگرس هۆزی یەکگرتووی کیتۆوە دروست کراوە. کەواتە ئەم بیرۆکەیە کە سێ هۆزن و داخوازیەکی یەکسانیان لەسەر ڕێکەوتنەکە هەیە بەڕاستی شتێکی بێمانایە. پێشنیار کراوە ئەگەر نەتەوەی چیرۆکی کورسێک لە کۆنگرێسدا بەدەست بێنن ئەوان لەگەڵ 5 نوێنەری تری ناوچەی کۆلۆمبیا و 4 نوێنەری تری ناوچەکانی تر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێکەوا بن. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی ماکسیم مۆسۆکۆڤ.